وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت پیلانی دوژمنان بۆ تێکدانی ئاسایشی ئێران و دابەشکردنی وڵاتەکەی شکستی هێناوە. سلام عرض می‌کنم جناب دکتر امیر عبداللهیان به جناب عالی همکاران محترم. حسین ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە پرێس کۆنفرانسێکدا بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە پەیامنێرانی دەستگاکانی ڕاگەیاندنی ناوخۆیی و بیانی ڕایگەیاند لە 8 هەفتەی ڕابردوودا دەستێوەردانی بیانی لە کاروباری ناوخۆی ئێران گەیشتە لووتکەی خۆی، بەڵام شکستی هێناوە. با هدف بە بەڵگەی سەلمێنراو بۆمان دەرکەوتووە پیلانێک بۆ دروستکردنی شەڕی تیرۆریستی و ناوخۆیی و دابەشکردنی وڵات ئامادە کراوە و لە 8 هەفتەی ڕابردووشدا کاری بۆ دەکرا، بەڵام شکستی هێنا. لەم ماوەیەدا دەسوەردانی دەرەکی لە کاروباری ناوخۆیی ئێران گەیشتە لووتکە و بەردەوامیش لەگەڵ وڵاتانی ناوچەکە لە پەیوەندیدا بووین کە تیرۆریستان خاکی ئێرانیان بۆ پیلانەکانیان بەکاردەهێنا. ئەمیر عەبدوڵڵاهیان هەروەها ڕایگەیاند لە ماوەی ڕابردوودا 76 ناوەندی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستان بۆ دژایەتیکردنی ئێران چالاک کراون و تا کاتێک هەڕەشە بۆ سەر ئەمن و ئاسایشی ئێران بەردەوام بێت وڵاتەکەی بە توندی ڕوبەڕوویانە بێتەوە. 76 مرکز لەم ماوەیەدا بۆمان دەرکەوت 76 ناوەندی دژ بە ئێران لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە لە هەرێمی کوردستان ڕێکخراون و چەکیان ڕەوانەی ئێران کردووە. دووجار لە بەغداد و تاران لەگەڵ لە پرسەوانی عێراق و هەرێمی کوردستان کۆبووینەوە و بڕیاری باش و گرنگماندا. حکوومەتی عێراقیش بەڵێنی دوورخستنەوەی ئەو گروپانەی لە سنوورەکانی ئێران داوە تا ئەو کاتەی هەڕەشەکانیش بەردەوام بن ڕوبەڕوویان دەبینەوە. درێژە بە دانوستانەکانیشمان دەدەین بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە. مهمی از مقامات امنیتی در دولت مرکزی عراق در اقلیم کردستان. وەزیری دەرەوەی ئێران هەروەها سەبارەت بە دانوستانی ئەتۆمی پەیوەندیەکانی وڵاتەکەی لەگەڵ ڕۆژاوا ڕایگەیاند سەرەڕای سیاسەتی دوژمنکارانەی وڵاتانی ڕۆژاوایی بە تایبەت ئەمریکا لە ڕاگەیاندنەکاندا، بەڵام ئاراستەی پەیوەندیەکان ئەرێنیە و کۆماری ئیسلامی ئێران خوازیاری گەیشتن بە ڕێکەوتنە. جمهوری اسلامی ایران علیرغم ئەمریکا و وڵاتانی ئەوروپا خوێندنەوەیەکی دروستیان بۆ ئێران نییە و دەستوەردانی زۆریشیان لە ناوخۆی ئێران کردووە. سەرڕای ئەوانش لەم ماوەیەدا ئاڵوگۆڕی پەیام لە نێوان ئێمە و ئەمریکا بەردەوام بوو بە تێڕوانینێکی دروست و بە لەبەرچاوکردنی زۆرترین سوود بۆ خەڵکی ئێران خوازیاری ڕێککەوتنی دانوستان و ڕێککەوتنیش بە باشترین ڕێگە چارە دەزانین. ما به طرف آمریکایی گفتیم برای رسیدن به توافق خوب و پایدار در چارچوب رعایت خطوط قرمزمون آمادگی داریم. پرس کنفرانسی حسین ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران هەڵگری سێ مسەج و پەیامی گرنگ بوو. یەکەم باسی لەوە کرد کە هەر وڵات و لایەنێک بیاوێت ئەمن و ئاسایشی ئێران بخاتە مەترسیەوەی ئێران زۆر بە توندی وەڵامیەداتەوە. لە هەمان کاتدا باسی لەوە کرد هەر ئاڵوگۆڕێک لە ژئۆپۆلیتیکی ناوچەکەدا ڕوبەڕووی هەڵوێستی توندی ئێران ئەبێتەوە، بەڵام لە هەمان کاتیشدا ڕایگەیاند پەنابردن و باسکردن لە دیپلۆماسی و دانوستان سیاسەتی بنچینەیی کۆماری ئیسلامی ئێرانە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.